ئەم کاتتان باش سەبارەت بە جیۆپۆلەتیکی سەدەی 21دا داشکان و هەڵکشان و پارچەبوونی زۆر بێبەزەیانە بەخۆیەوە دەبینێ. ینی بە کورتی پێتان دەڵێم ئەوەی لە پەکین لەو ڕۆژانەی ڕابردوودا لە نێوان شی جینپینگ و وەزیری دەرەوەی ئەمریکا ئانتۆنی بلینکن هاتە ئاراوە بۆ هۆی ئەوەی کە چین رووسیا بفرۆشێ و ئەمریکاش تایوان بفرۆشێ. ینی لە پەکین وەزیری دەرەوەی ئەمریکا بلینکن لەگەڵ دەسەڵاتدارانی چین کە کۆبووەوە بڕیاریان وەرگرت مەترسی جەنگێک لە نێوان چین و ئەمریکا و ناتۆدا کەم ویانیش دوور بخەنەوە ویانیش دوای بخەن بۆ ماوەیەکی دیکە. بەڵام ئەمە کۆمەڵێک گۆڕانکاری و کۆمەڵێک ئیتر سەرسوڕمانی وای بەخۆوە هێنا کە کەس نەیتوانی لێی تێبگە. لە سەدەی 21دا سیاسەت شتێکی زۆر ئاڵۆزە، یعنی مەرج نییە هەموو شتێک ڕەش و سپی بێ، مەرج نییە هەموو شتێک دۆست یان دوژمن بێ. لایەنەکانە هەم دۆستن هەم دوژمنن، لایەنەکان لە هەندێک بواردا متتەفیقن هاوپەیمانن، لە هەندێک لایەندا ناکۆکن. و ئەمەی لە پەکین لە سێ چوار ڕۆژی ڕابردوودا ڕوویدا بەڕاستی هەر لە خۆیەوە شتێکی وانە بوو. پوتینی تووشی دلە ڕاوکەیەکی زۆر گەورە کرد و ڕیسەکەی پوتینی کردەوە بەخوری کە پشتی بە ناکۆکی نێوان چین و ئەمریکا بەستە بوو. لەو بەرنمەیەدا بێگومان زنجیرە بەرنمەیەک پێشکەش دەکەم کە ڕەنگ بیکەین بە سێ بەش. لە بەشی یەکەمینیاندا باس لە پچڕان و داشکانەکانی جیۆپۆلەتیک لە سەدەی 21 دەکەین و لە بەشی دووەمیندا باس لە گۆڕانکاریەکانی جیۆپۆلەتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین. لە بەشی سێمیندا هەموو ئەمانە بە کێشەی دیموکراسی و کێشەی کورد لە ناوچەکە دەبەستینەوە. ئەو دیدارەی نێوان شی جینپین و وەزیری دەرەوەی ئەمریکا کە لە 19 ئەو مانگا هاتە ئاراوە دەبوایە زۆر پێشتر سازکرابایە. بەڵام دوای ئەوەی ئەمریکا باڵۆنێکی چینی لە وڵاتەکەی خستە خوارەوە، ئەم دیدارەی کە چاوەڕوان دەکرا زۆر پێشتر سازکرابایە، ئیتر ئەمە دواخرا بۆ ڕۆژی ئەمڕۆمان. بلینکن لە چین جگە لە شی جینپین چاوی بە وەزیری دەرەوە کرد واتە چینگەن و لە هەمان کاتدا لەمەش گرنگتر کۆبوونەوەیەکی 7 سەعاتی لەگەڵ وانگ یی واتە ڕاوێژکار و ڕێکخری پەیوەندی دەرەکیەکانی شی جینپین سەرۆکی چین ئەنجامدا. کۆبوونەوەیەک کە 7 سەعات بخایەنی لە ژوورێکی داخراودا دیارە کۆمەڵێک شت نیشان دەدا. یەک، ئەوان لە پەیوەندیەکانی ئێستایاندا ڕازی نین هەردوو لایەن و دەیان هەوێ پەیوەندیەکانیان سەر لە نوێ دیزاین بکەنەوە. چونکە شی جینپین بەخۆی کە سەرۆک کۆمارە زۆر بەگەرمی پێشوازی لە بلینکین کرد. دوای ئەوە بلینکین هەروەکووتم لەگەڵ وانگ یی ڕاوێژکار و ڕێکخەری پەیوەندی دەرەکیەکانی سەرۆکی چین ئەنجامدا. تەماشای لێدوانەکان دەکەین، لێدوانەکانی هەردوولا ئیتر کۆد و جفرەکانی سیاسەتی ڕۆژانی ئایندە کە کاریگەری خۆی لەسەر شەڕی ئۆکرانیا دەکا بە ئاشکرا دەبینین. بلینکن گوتی چین چەکی بە رووسیا نەداوە، کەواتە لە ئایندەدا چەکی پێنادا. ئەوە لە دیپلۆماسیەتدا مرۆڤ دەتوانێت بەو شێوەیە کۆدەکان شڕۆڤە بکە و هەڵیان بسەنگێنی. لەسەر ئەوە ڕێک کەوتونە کە چین لە ئایندەدا
چەک بە رووسیا نادا. هەروەها بلینکن ئەڵێ دەرفەتی ئەوەم بۆ ڕەخسا لەگەڵ کۆمپانیا چینیەکاندا کۆ ببنەوە و ڕاستگۆ یەکم لەوانەدا بینی کە پشتگیری لە تەکنۆلۆژیای سەربازی رووسیا ناکەن. ئەوە واتای چییە؟ واتای ئەوەیە بۆ خۆتان نەوت و غاز لە رووسیا بکڕن، بەڵام کارێک نەکەن کە چارە نووسی شەڕی ئۆکرانیا لە بەرژەوەندی پوتیندا بگۆڕێ و دیارە ئەمە گارانتی کراوە. ئەگەر ئەمە گارانتی نەکراوێ 7 سەعات ئەمانە کۆنابنەوە. چین بۆ وای کرد؟ چونکە هەمومان دەزانین سیاسەتی چین سیاسەتێکی ئابوووریە، سیاسەتێکی بازرگانیە. چین نایهەوێ تووشی شەڕ ببێ. ئەو شەڕە زیانێکی زۆر ئابووری لێدا، ڕێگاکان پەک دەخا و ئەمە وا دەکا کە هەژمونگەرایی چین کە ئەکرێ لە ساڵانی ئایندەدا بکەوێتە پێش ئەمریکا، ئەمە بۆ قۆناغێکی زۆر دوورتر ڕابگیرێ و یانیش پەک بخرێ. کەواتە لێرەدا ئەوەی بۆ چین گرنگە هەموو شتێک پارە و هەموو شتێک بازرگانیە. ئەمە استراتیژی چینە. چین بۆ لەو ماوەیەدا بە نابەدڵی بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری لە رووسیا کرد و یانیش بە شێوەیەک لە شێوەکان باز دەکرێت پشتگیری لە شەڕی رووسیا کرد لە دژی ئۆکرانیا، چونکە ئەمریکاش لە ناوچەکەدا لە ناوچەی چیندا مەبەستمان گەروی تایوانە، ئیتر ناڕەحەتیەکی زۆر گەورە بۆ چین دروست دەکا. وانگی گوتی بۆ ئەوەی ئەمریکا و چین بمێننەوە ناچارن بەیەکەوە کار بکەن و ڕێز لە بەرژەوەندەکانی یەکتری بگرن. کەواتە لێرەدا باسییان لەوە کردووە هەر یەکە و ناوچەیەکی خۆمان و بەرژەوەندێکی خۆمان دیاری دەکەین و کەسمان بۆی نییە پەلاماری ئەو ناوچەیە بدا. وانگی دوای ئەوە چی وت؟ وتی تایوان جێگای سازش نییە. یعنی بە ئاشکرا ئەڵێ بەس باسی تایوان مەکە، چی دەکەی بۆ خۆت بیکە، چونکە من زوو یان درەنگ تایوان دەگەڕێنمەوە سەر چین. یعنی لێرەدا وانگین بە ئاشکرا خەتە سوورەکانی چین دیاری دەکا کە تایوانە و لەسەر تایوان بە هیچ شێوەیەک سازش ناکرێت. و هەروەها شی جینگپینگیش گوتی ڕێککەوتین دژی ئەمریکا نابێ کار بکرێت. یعنی لێم گەڕێ منیش لێت دەگەڕێم. لە هەمان کاتدا ئیتر بلینکن شتێکی وتی ئێمە پشتگیری لەسەر بەخۆی تایوان ناکەین. بەڕای من ئەوە لەم ساڵەدا و یانیش لەم مانگانەی دواییدا بە تایبەتش لە دوای شەڕی ئۆکرانیادا جاری یەکەمە ئەمریکیەکان لێدوانێکی وا ئەدەن ئێمە پشتگیری لەسەر بەخۆیی تایوان ناکەین، ئێمە نامان هەوێ ستاتوی تایوان بگۆڕین. بە کورتی یەکیان رووسیای فرۆشت، ئەوەی دیکەیان تایوانی فرۆشت. ئێستا کە تایوانیەکان دەبێ لە ناو پانیک و دڵەڕاوکەیەکی زۆر گەورەدا بن. جیۆپۆلۆتیکی سەدەی نوێ کۆمەڵێک شت دیاری دەکا. ئەمانەی زمانی ئینگلیزی دەزانن، لە زمانی ئینگلیزیدا چەمکێک هەیە بە ناوی کۆرپۆڕیشن، یانی هاوکاری، کە چەپەکان و ناسیۆنالیستەکان زۆر جار پێی دەڵێن نۆکەرایەتی. و لە هەمان کاتدا چەمکێکی کە هەیە پێی دەڵێن کۆمپتیشن. کۆمپتیشن یعنی ڕێقابەت، ململانێکردن. ئێستاکە تەماشا دەکەین لە سەدەی 21میندا ئەو دوو چەمکە تێکەڵ دەکرێن کە ئەبێتە کۆئۆپەڕیشن، یانی ئێمە هەم هاوکاری یەکتری دەکەین هەم ڕقابەتی یەکتری دەکەین. لە سەدەی پێشوودا هاوپەیمانیەکان وانی جیۆپۆلۆتیک بەم شێوەیە نەبوو. چین یان هاوپەیمانی ئەمریکا بوو یان دژی ئەمریکا بوو، رووسیا یان هاوپەیمانی ئەمریکا بوو یان دژی ئەمریکا بوو، وڵاتانی کەنداوی یان بە تەواوەتی هاوپەیمانی ئەمریکا بوون
هیچ شتێکیان لە دژی ئەمریکا نەدەکرد ویانیش هیچ شتێکیان نەدەکرد کە ئەمریکا پێی ناخۆش بی ویانیش دژمنی بوون. ئیتر لە سەدەی 21دا ئەم چەمکانە وەکو جاران نامێننەوە و لە ڕووی کردداریشەوەدا هیچ هاوپەیمانیەک یەکلایەنە نییە. لە هەندێک خاڵدا هاوپەیمانن، لە هەندێک جاردا ڕەکەبەر و ناکۆکن. ینی ئەمەی ئێستاکە ڕوویدا ویانیش ڕوو ئەدا ئەمە ئەتوانین ناوێکی دیکەشی لێ بکەین. لە سەردەمی سەدەی پێشوودا جیۆپۆلیتیک تقریبا 40 ساڵ پێی دەگوترا شەڕی سارد. ئێستاکە ئەتوانین بڵین لە بەتایبەتی مەبەستمان لە پەیوەندی چین و ئەمریکایە ئاشتی سارد بەڕێوەیە. لە جیاتی شەڕی سارد ئاشتیەکی سارد بەڕێوەیە، هەردوو لە چاودێری یەکتری دەکەن، ململانێ لەگەڵ یەکتری دەکەن، بەڵام لە هەندێک بواردا هاوکاری یەکتری دەکەن. ئەمە بۆ وا دروست بوو، ئەمە پێش هەموو شتێک تێکەڵبوونی بازرگانی و بە گلۆباڵبوونی بازرگانی و پارە و ئابووری وای کردووە کە سیاست لە سەدەی 21دا بەم شێوەیە بەڕێوە بچێ و ئەمە نیشانمان ئەدا لە ئایندەدا ئەمریکیەکان ئەڵێن لێمان گەڕێن بە رووسیا لە ئۆکرانیادا لاواز بکەین. بێگومان ئەمە لە بەرژەوەندی چیندایە تا ڕادێ کە رووسیا هەتاوەکو چونکە رووسیا لاواز بێ ئیتر ناچاری چین دەبێ و هەتاوەکو رووسیا بەهێز بێ و سربەخۆ بێ و شەڕ نەبێ ئەوە کەمتر ناچاری چین دەبێ. خۆی لە خۆیدا لە نێوان رووسیا و چینیشدا ئیتر ڕێقابەتێک ململانەیەک ناکۆچیەک لەسەر بەرژەوەندی ئەستراتیژیەکان لە ئارادایە. ئەوەی ئەوانە کۆ دەکاتەوە بە تەنیا مەترسیەکانی ناتۆیە. ئەمەی ئەمانە کۆ دەکاتەوە ئیتر مانۆڕە سەربازیەکانی ناتۆ و خۆر ئاوایە بە سەرۆکایەتی ئەمریکا لە دوورگەی تایوان و لە زەریای هیند و لە پاسیفدا تا دەگاتە زەریای باڵتیک. خۆی لە خۆیدا بە ئەندامبوونی سوێد و فینلاند لە دژی رووسیا نییە. هەموو کەس دەزانێ رووسیا نە ئەو نیازەی هەیە پەلاماری فینلەندا و سوێد بدا و نە ئەو توانایشی هەیە. سوێد بەخۆشی ئێستاکە ئەتوانی بەرگری لە خۆی بکە بەبێ ناتۆ و سوێد جگە لەوەی بیانی بەبێ ئەوەی ببێتە ئەندامی ناتۆ پەیوەندیەکی سەربازی زۆر زۆر گەورە و باشی لەگەڵ بەریتانیا لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ناتۆ هەیە لە ناوچەکەدا. بەڵام ئەوەی لێرەدا گرینگە ئەوەیە کە شەڕی ئۆکرانیا ڕێگای وشکانی پرۆژەی استراتیژی چینی واتە ڕێگای ئاوریشمی پەکخست، چونکە ئەو ڕێگایە بە ئۆکرانیادا تێدەپەڕێ. کاتێک لە ئۆکرانیا ناکۆچی هەبێ، ململانێ هەبێ، شەڕ هەبێ، ئەو ڕێگایە پەک دەخرێ. هەر لە بۆ هەندێ تەماشا دەکەین لە دوای ئەمە، لە دوای شەڕی ئۆکرانیا ئیتر چین استراتیژیەکی کەی ساز کرد. یعنی خۆی لە خۆیدا سێ ڕێگای ئاوریشمی هەنا. ڕێگای وشکانی وەکو باسم کرد کە بە وڵاتانی ئاسیادا تێدەپەڕێ، دەگاتە دەریای سپی ناوەڕاست و لە دەریای بەر لەوەی لایەکی دەگاتە دەریای سپی ناوەڕاست، بەڵام لایەکی دیکەی بە ئۆکرانیاوە دەگاتە وڵاتانی دیکەی ئاسیای دوور. ئەمە ئەمەیان لە لایەکی دیکە ڕێگای پاسیفیک و زەریای هیند هەیە کە لەمەشدا ئیتر تەماشا دەکەین بازرگانی چین لەو ڕێگایەوە دەگاتە هیند و دەگاتە کەنداو، لەوێشەوە دەگاتە لەلایەک بە دەریای سوورەوە واتە قەنات سوێز دەچێتە ئەوروپا و لە لایەکی دیکەشەوە دەچێتە ئەفریقا. خۆی لە خۆیدا شەڕی یەمەنیش پەیوەندی بەوە هەبوو هەتاوەکو ئێستا و هۆکاری ئەوەی کە ئێران ئەوەندە پێداگیری لەسەر یەمەن دەکا بە تەنیا
هیلالی شیعی نییە، بەڵکو ئەوە پەیوەندی بە استراتیژی چینەوە هەیە، بە هەژمون گەرایی چینەوە هەیە لە ناوچەکە، چونکە چین لەو بارەوە پشگیریەکی زۆر شاراوەی ئێران دەکا لە بواری تەکنۆلۆژی، لە بواری سەربازی، لە بوارەکانی دیکە. لێرەدا کاتێک تەماشا دەکەین ڕێگای وشکانی لە ڕێگای شەڕی ئۆکرانیاوە پەکخرا و چینیش ئەمەیزانی چین ئەمجارە هەڵسا بیری لە شتێکیکە کردەوە، کەواتە ڕێگای ئاوریشم نابێ بە زۆر وڵاتدا تێبپەڕێ، چونکە هەر یەک لە وڵاتانە کێشەی بۆ دروست بوو، شەڕی بۆ دروست بوو، ویانیش ململانەی بۆ دروست بوو، ویانی چوە لای ئەمریکا ئەو کاتە ئەو ڕێگایە پەک دەخرێت. ڕێگایەکی کەی ساز کرد ئەویش لە چینەوە دەچێتە کازاکستان، لە کازاکستانیشەوە دەچێتە رووسیا و لە رووسیاوە دەچێتە سەر دەریای باڵتیک و دەچێتە ئەسکەندەنافیا. هەر لە بۆ ئەوە ئیتر مەسەلەی بە ئەندامبوونی سوێد و فیلەند کەوتە ڕۆژەوی ئەمریکا و ئەمریکا ناچارە ئەو دوو وڵاتە بکاتە ئەندام. ئەمانە زۆر گرنگن لە سیاسەتی جیۆپۆلیتیکدا. کەواتە ئەوەی ئێستا باسمان کرد بە تایبەتیش ئەوەی کە ئێمە ئەڵێن ئایا بە تەواوەتی چین دەبێتە هاوپەیمانی ئەمریکا، نەخێر، شتیوان نییە، ململانەکان بەردەوام دەکەن، هەم چین دەیەوێت ململانەکان بەردەوام بکە، هەم ئەمریکا دەیەوێت ململانەکان بەردەوام بکە. ئەم پرۆژە استراتیژیانە مەحاڵە بە ئاشتی چارەسەر ببن، بەڵام لە ئێستادا دەیانەوێ کارەکە دوا بخەن بۆ ماوەیەکی دیکە لە بەرژەوەندی هەردوو لایەندایە. چین نایەوێت لەو کاتەدا ئیتر پرۆژەی ڕێگەی ئاوریشمیەکان پەک بخرێن بە تەواوەتی و نایهەوێ ئەمریکا تایوان بکاتە کانسێر و سەرەتانێک لە ناو دڵی چیندا. هەر لە بۆ هەندێک پێویستی بەوەیە. ئەمریکا پێویستی بچیە؟ ئەمریکا دەزانێ ئەگەر چین یارمەتی رووسیا بدا، بە تایبەتیش لە بواری تەکنۆلۆژیای سەربازیدا، ئەما تێکشکاندنی رووسیا لە ئۆکرانیا و لاوازکردنی مەحاڵە، زۆر زەحمەتە، کارێکی وە ممکن نییە ئەنجامیش بدرێ. لە بۆ هەندێک ئێستا ڕێککەوتنەکانیان لەو بارەیە بەو شێوەیە، بەڵام ئەوە مانای ئەوە نییە وەکو وتمان چین پەیوەندیەکانی خۆی لەگەڵ رووسیا دەبڕێ، نەخێر، چین پابەندی پەیوەندیە بازرگانیەکانی دەبێ، پەیوەندیە تەکنۆلۆژیەکانیش دەبێ و بە تایبەتیش پابەندی بازرگانی وزە دەبێ لەگەڵ رووسیا. بەبێ ئەمە چین ناتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژ بژی، بەڵام وەکو وتمان کارێک ناکە کە لە ڕووی سەربازیەوە شەڕەکە یەک لایی بکاتەوە لە بەرژەوەندی ڤلادیمیر پوتیندا. ئیتر ئەمەش ئامانجی ئەمریکا بوو. کاریگەری ئەمانە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەسەر کێشەی ئێمە زۆر بە قوڵی و بەوردی دیار دەبێ، بەڵام ئەو بەرنامەیەدا لێرەدا ڕادەگرم هەردوای ئەوە بەرنمەیەکی دیکە ساز دەکەم دەربارەی گۆڕانکاریەکانی جیۆپۆلیتیک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەبینین ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستداش تا دێ مەقەسەکان دەکرێنەوە، دەمی مەقەسەکان دەگۆڕدرێن. وابزانم ئێستا کەش محەممەد بن سەلمان هەر لە پاریسە ماوە ویانیش دەبێ ئەو ڕۆکە گەڕابێتەوە و ئێمە محەممەد بن زیادمان بینی لە رووسیا چی کرد لەگەڵ پوتین و ئێمە ئێرانمان بینی لە ڤێنزوێلا و کوبا، سەردانی سەرۆکی ئێران ڕئیسی بۆ ڤێنزوێلا و کوبا و ئەمانە هەمویان چ مانایەک دەگەینن کاریگەری خۆیان لە ئایندەدا لەسەر جیۆپۆلیتیک چۆن دەبێ و ئایا جیۆپۆلیتیکی سەدەی 21ەم جیۆپۆلیتیکێکی تاکە جەمسەریە؟ نەخێر، بە هیچ شێوەیەک مانای تاکە جەمسەری نەماوە. جیۆپۆلیتیک لە سەدەی 21ەمیندا فرە جەمسەریە، وەلایەنەکان دەیان هەوێ لەگەڵ هەموو جەمسەرەکان پەیوەندیان هەبێ، نایان هەوێ خۆیان بەلایەک ببەستنەوە. هاوپەیمانی مطلق، دوژمنایەتی مطلق
ئیتر باوی نامینێ لە ناوچەکەی ئێمە و سیاست تاوەکو دێ ئالۆستر دەبێ بە تایبەتی سیاسەتی نێوان دەوڵەتەکان تکایە لەگەڵماوندا بن لە بۆ بەشی دووەم کە تایبەتە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە دوای ئەوەش باسی لە بەشێکی دیکەدا باسی کێشەی کورد و ناوچەکەی خۆشمان دەکەین تا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشناو